کە من ئەو هونەرمەندانەی کە کار بۆ مناڵانەکەن و بێگومان کاری مناڵانیش بابەتێکی گرنگە هەم بتوانن لە ڕێی هونەرەکە و هونەرمەندان پەیامی تایبەت بگەن بە مناڵان و هەروە بتوانن لە ڕێگەی گۆرانیەکانەوە چەندین پەیامی تایبەت و چەندین بابەتی زۆر جیاواز بگەنە مناڵان و گۆرانیش خۆی بابەتێکی گرنگە بۆی مناڵان هەم فێری بن و هەم بتوانن لاسایشی بکەنەوە. لە نوێترین کاریانە زۆر بەڕێز هونەرمەند ئاسۆ مەحمود یەکێک لە هونەرمەندە دیار و دەنگخۆشەکانی کوردستان بێگومان ئەلبومێکی تایبەتی بۆ مناڵان تۆمار کردو و بڵاودەكاتەوە. بەڵێ بێگومان دەروون وەک دەزانین دنیای مناڵان دنیایەکی تایبەتە و ئەوانیش وەک هەر کەسێکی تر پێویستیان بەکاری هونەری زۆر جیاواز و تایبەت هەیە کە وەکو کۆنسەرتی منداڵان و هەروەها ئەلبومی تایبەت بە منداڵان بڵاو بکرێتەوە. هەروەکو هاوکارم دەروون ئاماژەی پێکرد زۆر کەمەوە کەسانی کە کار بە تایبەتی بۆ منداڵەکەن بەڵام دڵخۆشکردنی منداڵانیش ئەرکی هەرێکێک لە هونەرمەندانە کە بتوان لەو بوارەیە کار بکەن و خزمەت بە مناڵانیش بکەن. هونەرمەند ئاسۆ مەحمود لە ئاهەنگێکی میوزیکی خنجیلانەدا ئەلبومی جەژنانەی منداڵان بڵاودەكاتەوە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO ئەرکی ڕێخستنی مەراسیمی ناسانەکەی لە خۆگرت کە تێیدا میوانێکی زۆر ئامادەبوون و هونەرمەند ئاسۆ مەحمود چەند بەرهەمێکی خۆی پێشکەش بە میوانانی ئاهەنگەکە کرد و لە کۆتاییشدا ئەلبومەکەوەکو دیاری بەخشرا بە میوانە خنجیلانەکانی ئاهەنگەکە.